شاعر طلعت تاهر یەکێک لە شاعیرە ناودارەکانی کوردە کە خاوەنی چەندین پارچە شعری بەرزە. لە ئێستادا لە شاری هەڵەبجە و بە تایبەتیش لە زانکۆی هەڵەبجە کۆڕێکی شعری بۆ ساز کرا کە تیایدا چەندین بەرهەمینەی خۆی پێشکەش کرد. زانکۆی هەڵەبجە لە چوارچێوەی چالاکیە ئەدەبی و هونەریەکانی خۆیدا و لە نوێترین چالاکیاندا لە هۆڵی کتێبخانەی ناوەندی زانکۆ کۆڕێکی ئەدەبی بۆ شاعیر و نووسەر تەڵعات تاهر ڕێکخست. جێ ئاماژەیە کۆڕەکە بە ئامادەبوونی ژمارێک لە مامۆستایان و خوێندکارانی زانکۆی هەڵەبجە بەڕێوەچوو و شاعیر تەڵعات تاهر لە کۆڕەکەیدا چەندین تێکستی شعری خۆی پێشکەشی ئامادەبووان کرد. هەروەها خۆشحاڵی خۆی نیشاندا لە زانکۆی هەڵەبجە کە مێژووی شارەکە و خاوەنی دەیان شاعری مەزنیگەری کوردە و ئەو ئێستا میوانە و دەقە شعریەکانی لەوێ پێشکەش دەکات. عبا و چاوەکەم تەواو کرد. ئێستا لە باشی نییە بە خاوەن پرسە و عاشقەکان دەڵێن بەرگە بگرن ئەمە سونەتی ژیانە. پارچەیەک قوماشی ڕەشم بۆ هەڵگرا، پارچەیەکی بچوو هێندەی ناو لە پێ و ساوایی تا ئەو کاتەی بیرم دەکەوێتەوە تۆم نەماوە. یەکسەر هەست بە زبری خۆم دەکەم وەکو پارچە پەتەی لە ملی خنکارێکدا بە ئاگارێتەوە کە تازە ناوی بەبوانە. لەگەڵ بارگە پێچانەوەی ئازیزێکم منیش بەشێک لە ڕوخسارم قەت دەکەم و دەبێتە لۆچ خەریکە دەگەمە ئەو باوەڕەی لۆچەکانی نێوچەوانی مرۆڤ ڕەفەی یادگارین. ئەوسا گەنجم درازایەکی بچووکم هەڵدەدایە ئاسمان و دەمگرتەوە. پێدەکەنی و بە پێکەنینی پێدەکەنین. باوکم لەگەڵ ئەوەی زۆر کەم دووە دەیگوت تۆش بە منداڵی حەزت لەوە بوو هەڵت دەم و بتگرمەوە. لەو ساتەوە هەستم کرد جارێک لەو جارانە هەڵی داوم و نەیگرتوومەتەوە. بۆ لەبەر خۆیەوە حەیرانی بۆ دەڵێ باو باوی سەربڕینە. پارچەیەکم بۆتە کتێبێکی عەشق لە دەستی ئەو ژنەی لە ماڵەوە. عەشقەکانم بوونەتە شیشی محەجەرەی ئەو پردەی لە چواردیانێکدا بە سۆزی باپیرێک بەسەر نەگەڕانەوە. بۆتە کەلوێشێک مریشێکی لاواز لە سەربانی ئەو ماڵانەی مناڵیان نابێت و وەکو قەرەبوو بیرتە کە دەتگوت ئەو پەڵانەی سەرمەچەک و برینی سەردەستت هی پڕۆژی ڕۆنی کوچا و ئیشی ناوماڵن منن دەگرتمەوە و کۆت کردمەوە و بووم و گەنجەکەی جاران. بەدا خۆی من نەمانتوانیە ئەو تراژیدیای خۆمان هەمانە، ئەو جنۆسایدی هەمانە، ئەو کارە ساتە گەورەی هەمانە بتوانین تعبیری لێ بکەین. دواتر با بڵێین دنیای لێ ئاگار دەکەینەوە. ئێمە بەس ڕووداوی هەڵەبجە شایانی سەدان و هەزاران درامایە، کورتە فیلمە، ڕۆمانە، نۆڤلێتە، شعرە. ئێمە نەمانتوانی دەرەقەتی ئەو کارە ساتە گەورەیە بین. میلەتانی تر دەبینین کە چۆن با بڵێین نەهامەتەکانی خۆیان بۆتە شوناسیان، خۆیان کردوتە قوربانی و حەق خۆشیانە. تەبان حەق خۆیانە، مەسەلەن جوولەکان حەق خۆیانە ئەو نەهامەتی و زۆری بەسەریان داهاتووە، ئەرمەنەکان حەق خۆیانە ئەو نەهامەتە زۆری بەسەریان داهاتووە بە دنیای بگەین و تەعاتف و وەکو قوربانیەکی پیرۆز سەریە و کارەسات بکەین. ئێمە نەک لە ئەدەبیاتە، لە سیاسەتە نەمانتوانی، لە مێژووە نەمانتوانی، لە کۆمەڵناسیە نەمانتوانی، تەنانەت لە شێوەکاریان نەمانتوانی، لە شانۆگەریان نەمانتوانی. ئەمە پێویستی بە هەڵمەتێکی نەتەوەی و هەڵمەتێکی نیشتیمانی هەیە کە ئەو با بڵێن کارەساتی ڕووخاندنی 5,000 گوند
هی ئەوە نییە ئاوا تێپەڕێ کارەساتی ئەنفال هی ئەوە نییە ئاوا تێپەڕێ ئەمە مڵکی هەر میلەتی شتر بووایە ئێستا هەزاران دیکۆمنتاری و ڕپۆرتاج بە زمانەکانی تر و بە زمانەکانی دنیا و بە وەرجێڕانی یعنی تۆ ئەگەر بسیە معرزە نێودەوڵەتیەکان ئەو دەزانی ئێمە چەند بەستە زمانین چەند هەژارین لەوەی کە نەمانتوانی حتى ناوی ئەو گوندانە بکەینە ئەڵمانی کە ڕوخێنراون ناوی قوربانیانە بکەینە ئەڵمانی فەڕەنسی کە شەهید بوونە ئێمە کەمتر خەمین بەس هیوادارم یعنی ئەو قوارەی کە هەیە ئاوڕێکی باشتر لە بە دیکومنتکردن و بە دراماکردن و بە شانۆگەریکردنی ئەو کارە ساتەنە بداتەوە.